إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه، ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له.
وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين وناصر المستضعفين وقاصم الجبارين. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاءالله. وەرزی بەهار هاتەوە، وردە وردە بەرەو سەری ساڵی کوردی دەڕۆین. پرسیارێک هەیە پێویستە هەموو کوردێکی موسڵمان لە ناخی خۆیان لە خۆی بکات. بۆچی لە وەرزی خۆشی دەربڕین و سەردەرهێنانی گوڵ و گژ و گیادا، بۆچی وەرزی ژیانەوە هەمیشە لە ساڵەکانی ڕابردوو ئێستەشە وەرزێک بووە پڕ بووە لە ناڕەحەتی و نەهامەتی و ئاوارەیی و دەربەدەری و کیمیاباران و ئەنفال و ڕەو. بۆچی لە وەرزەکانی بەهاردا ئەم نەهامەتیانە هاتوون بەسەر گەلی کوردی موسڵمانە؟ ئەمە پرسیارێکە و ئەبێ وەڵامەکە لای خۆمان بێ، لێتان ناشارمەوە. خۆشمان ئەوەندە ساڵح نین، ئەوەندە گونجاو نین لەگەڵ خوادا، ئەوەندە دڵسۆزی بەرنامەکەی خوا نین. هەر کاتێک تۆزێک خۆشیمان بە خۆمانەوە بینیمان چۆن هەندێک کەس بوغرا دەبن و بۆ هۆی تاوانی ئەوانەوە عام هەموو خەڵکی چاک و خراپ توژە بێت. بینیمان لە هەر شوێنێکا چۆڕێ ئاومان بینی، زۆربەی گەنجەکان لەسەر ئەو چۆڕە ئاوەدا دەستیان کرد بە خواردنەوەی عارەق، ڕەشبەڵەک، نێرگەلە. هەر سوچێ دۆلارمان بینی لە گیرفانمانە، بینیمان چۆن لە خوا یاخی دەبین و ئیسرافێکی زۆر دەکەین و فەقیر و هەژارمان بیر نامێنێت و لە کاتی خۆشیە چۆن خوامان بیرچوویەوە. بۆیە بەڕاستی بەداخەوە وەرزی بەهار بۆ گەلی کوردی موسڵمان هەمیشە وەرزی وەرین بووە، وەرزی خەزان بووە. کاتێ بەهار دێتەوە شانزەی سێمان بیرەکەوێتەوە، ئەنفالمان بیرەکەوێتەوە، ڕەوەکەمان بیرەکەوێتەوە، دەربەدەری و حیصار و ناڕەحەتیمان بیرەکەوێتەوە. قل هو من عند أنفسكم. بەڵێ دوژمنانمان زۆرە، بەڵێ عالەم دوژمنی کوردە، دەوروبەرمان هەموو دوژمنی کوردە، بەڵام هەندێک کۆلکە ڕۆشنبیر هەیە تەنها بەخوا وێرێ قسەی پێ بڵێ العیاذ بالله. قورئانە سووتێنێ، ڕەخنە لە خوا گرێ، لە ئیسلامە گرێ، بەس بە مەلا وێرێ، بەس ئیهانە بە مقەدەساتی دینی دەکات. بینیمان زۆرمان بینی، ئەیشی بینین هیکە. وەیە بەڕاستی پێم خۆش بوو لەم ڕۆژی هەینیەدا کە شانزەی سێیە هەندێک لە ئاکار و ڕەوشتە ناشرینەکان لە خزمەتتانە عەرز بکەم کە لە وەرزی بەهاردا ڕوو ئەدەن بۆ ئەوەی ئاگادار بین لێیان
نەیانکەین ئەوانە سەرپێچی خۆی ڕەب العالەمینن خوای پەروەردگار جەلە جەلالوه شەو ڕۆژ نیعمەتەکانی خۆی ئەبارێنێ بەسەرماندا ئێمەش گوناحەکانمان بەرزەکەینەوە بەلای خوا دخوا خەڵکینە لە بەرامبەر نیعمەت و چاکەوە ئەبێ گوناح بەرزکەینەوە لە بەرامبەر ئەو هەموو بەخشەی خوا ئەبێ ئێمە گوناح بکەین سەرپێچی خوا بکەین ئیدعای ئەوەژەکەین خوامان خۆشەوێت کەسێکی خۆش بوێت ئیطاعەی دەکات بۆیە بەڕاستی پێویستە سیاحەتمان سەفەر و سەیرانمان خۆشی دەربڕینمان گەشتمان لەژێر ڕێنماییەکانی شەریعەتی ئیسلام بێت ئینشاء الله جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان سەفەر و سیاحەتی ئێستا و سەفەر و سیاحەتی ساڵانی سەدەکانی ڕابردوودا پێشینانی ئێمە سەفەر و سیاحەتیانە کرد لەگەڵ خۆیانە ئیسلامیان هەڵ ئەگرت و ئەیان برد بۆ ئەندونوسیا بۆ غەرناطە بۆ ئەسپانیا بۆ ئەفریقا لەگەڵ خۆیانە ئیسلامیانە برد بە ڕەوشتیان بە قسەی شیرینیان ئیسلامیان بڵاو دەکردەوە ئێستا سەفەر و سیاحەتی ئێستا نێرگەلەکەیە و مەقاڵیەکەیە و مەشروبەکەیە و ناشەرعیەکەیە و جلوبەرگەڕوتەکەیە و مکەبیرە گەورەکەیە و دهۆڵ و زەرناکەیە ئەها چەندێ فەرقی هەیە جاران ئیسلامیان لەگەڵ خۆیانە ئەبرد ئێستا چی لەگەڵ خۆمانە ئەبین بۆ گەشت و بۆ سەیران پێشینانی ئێمە ناڕۆیشتن لەسەر قەراغی دەریاکانە خۆیان ڕووبکەنەوە و لە مەلهاکانە و لە عارەخخانەکانە و لەسەر هەموو شوێنێکی دەریاکانی عالەم ئێستا عارەخخانە و مەلها و بەرەڵایی دروست کراوە مراقیس و شوێنی خراپ شوێنی شڕ شوێنی بەدڕەوشتی بەڵام ئەوان پێشینانی ئێمە ئەچوون ئیسلامیان بڵاو دەکردەوە بە قسەی شیرین ئەیان وت ئێمە مسڵمانین هاتوون خەڵکی لە کۆیلایەتی ڕزگارکەین خەڵک عەبدایەتی بۆ حیزب نەکا بۆ شەخص نەکا عەبدایەتی بۆ خوا بکە دینی ئیسلام عەدلە نورە ئەوە بڵاو دەکەینەوە مسلمانەکان لەم وەرزی بەهارەدا هەموو گوڵەکان پێکەوە سەر دەرێنن گوڵی سەوز و زەرد و سوور و هەموو نوعێک هەمووشیان یەکتری قبوڵەکەن هەمووشیان پێکەوە جوانن لە هەموو شوێنێک هەن ڕازاوەن بەڵام ئەم گەلی کوردەی ئێمە بۆ یەکتری قبوڵ ناکا بۆ دژی یەکترین بۆ جاسوسی بەسەر یەکەوە ئەکەن بۆ بیر لە بەهار ناکەنەوە هەموو شتێک هەموو بوونەوەرێک هەموو ڕوەکێک قبوڵی بەرامبەرەکەیەکە ناڵێ بەخوا تۆ ڕەنگەکە و سەوزە نابێ لای من بی تۆ ڕەنگەکە و زەردە نابێ نزیکی من بی تۆ ڕەنگەکە و سوورە نابێ نزیکی من بی هەمووی پێکەوە جوانن سەردەرێنن بەڵام تەفرەقە و حیزبایەتی و ملشکاندن وای لە ئێمە کرد لە سەدا پەنجاو یەکی خاکی پیرۆزی کوردستانمان لەدەستدا بۆ لە بەهار هاتێ نافکرین بیرێکەینەوە بۆ تان تێ نافکرین لە مەخلوقاتی خوای پەروەردگار ئەمانە هەمووی تەسبیحاتی خوا دەکەن تسبح له السماوات السبع والأرض ومن فيهن وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم هرچی زیندەوەر و مەخلوق هەیە هەمووی تەسبیحاتی خواکە هەمووی کوڕنوش بۆ خوا بە بەڵام ئێمە لێی تێ ناگەین هەمووشی لە بەرنامەی خوا لا نادا ئەو هەموو ڕوەکە ببینە لە کاتی پێگەیشتنی میوەدا هەمووی ئاوێک دەخواتەوە سێو تامێکی هەیە هەنار تامێکی هەیە شووتی تامێکی جیاوازی هەیە کاڵک هەروەها ترۆزی خەیار پرتەقاڵ هەمووی تامێکی هەیە هەر هەمووشی لە خاکێکا ڕواوە هەر هەمووشی یەک ئاوە خواتەوە بەڵام قانونی خوا لە خۆیان بەردەستە دەکات خوا فەرموویەتی ئەبێ داری سێو تامەکەی ئاوا بێ بەرووبوومەکەی لا نادا لێ
بەس ئەم ئینسانە سەرکەشەیە لە بەرنامەی خوا لە ئادا بەس ئەم مرۆڤەیە سەرکەش ئەبێت بەرنامەیە بۆ داری هەنار دانراوە بۆ داری سێو دانراوە هەمان بەرنامە لە خۆیان بەردەستە دەکات دێ ئەو بەرنامەیەش بۆ ئیسلام دانراوە بۆ ئینسان دانراوە بۆچی لەیلابین بۆ جێبەجێی نەکەین بۆیە بەڕاستی مسلمانەکان پێویستە لە بەهاردا زیاتر بۆ خوا سڵحاو بین بۆ ئەوەی جارێکی تر لە بەهاردا لێمان نەقەومێتەوە یەکەم پێویستە لەو کارە نەشیاوانە دوورکەوینەوە کە لە سەیران و گەشت و سیاحەدا ئەنجام ئەدرێت پێویستە دەغڵودانی خەڵکی نەشێرین زەرەر نەگەیەنین بە خەڵکی مانووبوونی خەڵکی بەکەم نەزانین نەچین دار و درەخت ببڕین خەیر الناس ئەنفعهم للناس چاکترین کەس ئەوەیە سوودی بۆ خەڵکی هەبێ دووهەم پێویستە ئاگامان لە ڕێساکانی هاتووچۆ بێ ئەسڵەن هۆڕین لێدان بۆ بە عەیبە ئێستا خێرا ڕۆیشتن کارێکی نەشیاوە بەسەر خۆشی سیارە لێخوڕین کارێکی عەیبەیە زانایەک ئەڵێت جەهەنەم گرانە خەڵکی بە پارە ئەیکڕێت بەهەشت هەرزانە و بەلاشە کەس ناچێ بەلایە وتیان چۆن فەرمووی ئینسان عەرە خواتەوە ڕواتە جەهەنەم کەچی پارەی پێدا ئینسان زیان بە خەڵکی بگەیەنێ زەرەر ئەکا کەچی ئەیکات ڕواتە جەهەنەم ئینسان تاوانبار بێت پارە سەرەکات کەچی بە پارەکەی جەهەنەم ئەکرێ بۆ خۆی بەڵام بەهەشت بەلاشە کەچی تەڵەبەکانی و ئەوانەی کە داوای دەکەن کەمن بۆیە پێویستە ئاگامان لێ بێت عەزەتی خەڵکی نەدەین ڕێز بگرین لە ڕێساکانی هاتووچۆ جمهوری عولەما فەرموون پێچەوانەکردنی قانونی هاتووچۆ حرامە التەئەنی من الله والعجلة من الشەیطان نەرمونیانی و لەسەرخۆیی خوای پەروەردگار فەرمانی پێکردووە پەلەکردن و عەجەلەکردن کاری شەیطانە خاڵێکی تر کە زۆر نەشیاوە چوونە دەرەوە بە نیەتی خۆ دەرخستن و فیسکردن بەسەر خەڵکیدا هاتنەوە بۆ ماڵەوە لای دراوسێ فەقیرەکەت باسی کەی ئای ئەمڕۆ چوین بۆ سەیران چەند خۆش بوو دووکەڵمان کرد ئەوەمان خوارد ئەوە نەخۆش بوو بە تایبەتی ئافرەتان بەخوا جەوێکی خۆش بوو ئەمیش فەقیرە پارەی نییە 250 بابە مناڵەکەی کەچی تۆ ئەی باسی ئەوەی لێکەی چۆن گۆشت و برژاندووە چۆن ئەمە بردووە و ئەمە دعوەت کردووە و ئەویش چاوی زەقەیە بۆ ئەو شتانە فیسکردن لا تتحدث عن أموالك أمام الفقير للاي فقير باسي مالك دمك لا تتحدث عن صحتك أمام المريض لاي نخوش باسي لشتاغي دمك أوانيك نيانا في دمك بسريانا أي أومان كرد وأومان نكرد بهوي أم قصوتنا وفي سكرتنا ويا چندين بنا مالكتك چون براستي شەومانەوە لەوێ گوێنەدان بە ماڵەکەت ئێستا دز زۆر بووە لە کاتی جمعەیە ئێستا دزیەکرێ لە کاتی جمعەیە خەڵکی لە کاتی ذکرە فەسعەو إلى ذکر الله خوا جمعەی ناو بردووە بە ذکری خوا لەم کاتی جمعەیەدا لەم گەڕەکە لە ماڵێکی بەڕێزە 11 ملیۆن دزراوە بۆیە گوێنەدان بە ماڵەکەت دز زۆر بووە چونکە فەقیری زۆرە و شاکەشمان دزە هەر وڵاتێ شاکەی دز بوو دزیشی تیا هەڵەکەوێت بۆیە بەڕاستی ئاگال لە ماڵەکەت بێت بەجێی مێڵە و عشوە بدگرێت و دووسێ ڕۆژ نێیتەوە لەژێر خەیمەیەکە و ماڵەکەدات بێتەوە تاڵانی کەن والله جعل لكم من بيوتكم سكنا خوای پەروەردگار ماڵەکانتانی بۆ کردن بە سەکەن شوێنی ئیستراحەت سەیرانکردن بۆ ئەوەیە بەڕاستی بچی بیرکەیتەوە لە دەسەڵاتی خوای پەروەردگار فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها أم أرزە پێشتر مردبوو ئێستا زیندوو بووەتەوە کانیاوەکان وشک بوون ئێستا تەقیون بۆ ئەوەیە بەڕاستی خاڵێکی تر فەوتاندنی جمعە و جەماعەت بەتایبەتی نوێژی هەینی قد أفلح المؤمنون ئیماندارەکان بە تەحقیق بەڕاستی سەرکەوتون
صفاتیان کامەیە والذین هم على صلاتهم يحافظون ئەوانەی کە نوێژەکانیان بەردەوام پارێزگاریان لێ دەکەن و نوێژەکانیان محافظە دەکەن و ئەیان کەن لە کاتی خۆیان. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من ترك 3 جمعات من غير عذر كتب من المنافقين. هەر کەسێ 3 جمعە بفەوتێنێ بەبێ بیان و بەبێ عذر لەناو لیستی منافقەکانە خوا ناوی ئەنووسێت. من ترك 3 جمع تهاونا بها طبع الله على قلبه. هەر کەسێ 3 جمعە بکات و 3 جمعە نەکات و بەسەر یەکەوە تەرکیان کات و ئیهمالیان بکات خوا مۆری نیفاق ئەنێ بەسەر دڵیەوە. جمعە واجبە لەبەر خۆشی دەربڕینێک لەیفۆتێنیت کارێکی نەشیاوە بەڕاستی. ئاکارێکی تری ناشرین لە بەهاردا ئیسرافکردن زیادەڕەوی لە شتومەک. ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. خوای گەورە فەرمێ ئیسراف مەکەن زیادەڕەوی مەکەن. خوای پەروەردگار و کەسانەی خۆش ناوێ لە سنوور دەرئەچن لە ئیسرافە بەضایعبوونی ماڵ. ئومێد هەیە ئینشاء الله دەرەوێکی خێر بکرێتەوە لەم میلەتە ژیانی ئەم میلەتە خۆش بێ. بەڵام تکام وایە گەلی کوردی موسڵمان ئەم چەند ساڵ قەیران و بێموچەی و بێژیانیە دەرسێک دێ بۆی کە وەزعمان باش بوویەوە ئینشاء الله نەچینەوە سەر بەزمە کۆنەکەی خۆمان قەنەفەیە بکڕین بەشوی وەرەقە و بیەینەوە بە 2 وەرەقە. ساڵی جارێ ناوماڵەکەمان بگۆڕین هەمووی بەبێ ئەوەی کە خراپ بوو بێت. ناو تەنەکەی خۆڵەکەمان پڕ بێ لە برنج و لە چێشتی فرەدراو. ئەم قەیرانەمان لەبیر بێ ئاردەکە نەبین بۆ بناغەی ماڵەکە و بیکەین بە خەریتەی ماڵ و لە باتی گەچ نەخشەی پێ بکێشین. ئەمەمان بیر بێت خۆمان پاشەکەوت بۆ خۆمان بکەین. لەگینا خەڵکی تر هەیە پاشەکەوتمان بۆ بکات. لە سەیران ئەم ئیسرافە زۆر دەکرێ بەڕاستی. زیادەڕەوی زۆر دەکرێ لە سەرفکردنی ماڵە. ئاکارێکی تری ناشرین لە بەهاردا سەفەرکردن لەگەڵ کەسانی گوناحبار. سەیرانی ئەزانی عارەقی تیا خوێتەوە مەچۆ با تۆ نەیخۆیتەوە بەڵام ڕازی بوویت لە مەجلسێکە دانیشی کە سەرپێچی خوای تیا دەکرێت. ڕازی بوویت لە لەگەڵ گوناحکارانە سەفەر بکەیت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يجلس على مائدة يدار عليها الخمر. هەر کەسێ ئیمانی بەخوا و بەڕۆژی قیامەت هەیە با لەسەر سفرێدا نەنیشێت عارەقی تیا بڵاوە بێتەوە و تیا ئەگێڕێت. با نەیشی خۆیتەوە بەڵام شەریکی تاوانەکەی. ڕەچاونەکردنی پۆشاکی شەرعی لەبەرکردنی پۆشاکێک هەر بەناو پۆشاکە بەتایبەتی بۆ ئافرەتانمان لەو دەشتەیە لە بێش چاوی گەورە و بچووکەوە و گەنج و جەهێڵەوە بەڕوت و قوتی هەر لە ناو سیارەکەدا بەزی هەڵەقنێتەوە بەردەبێتەوە لە پێش چاوی ئەو گەنجانەدا. باوکو دایکیشی قسە ناکەن لە سەیرانە بۆچی هەر خەریکی گوناح بین بۆ خەریکی بەرنامەیەک نەبین لە سەیرانە. چەند کەسێک عایلەیەک پێکەوە سەفەرەکەن بەرنامەیەکیان هەبێت استیفادەیە بکەن لە جەوەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا يدخل الجنة ديوث أو كسي ديوث ناشة بهشتوا. وتاني پیغمبری خوا صلی الله عليه وسلم ديوث كامية فرمي الذي لا يغار على أهله. ديوث كسيكا خزانكي وكشكي وخشككي ناشرعية كانوا أم غيرتي ناجولة بوشاكي ناشرعية لبلا وأم غيرتي ناجولة أو ديوث ناشة بهشتوا. ئاکارێکی تر پیسکردنی سەیرانگا و نەکوژانەوەی ئاگر و کۆنەکردنەوەی پاشماوە کاکە لەگەڵ خۆتا دوو عەلاگەی ڕەش بەرە. ئەو کوردستانە جوانە خوای گەورە بۆتەی جوان کردووە بۆچی پیسیەکەی لەگەڵ خۆتا بیکە ناو عەلاگەکە و بیهێنەرەوە و لە زەبڵدانێ فڕەی بە. بۆچی سەیرانگا پیس دەکەی؟ بڕۆ سەیرانگایانە پڕە لە قوتووی عارەق و ساردی و
شتی پیس و پۆخڵی بەڕاستی ژینگەمان پێس کردووە ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس بۆ هۆی فەسادی ئینسانەکانەوە ژینگە هەمووی بۆگەنی کردووە بەڕاستی شکاندنی دار و درەخت ئازاردانی ڕووەک کارێکی نەشیاوە زۆر دوورکەوتنەوە بۆ شوێنانی دوور ڕۆیشتن بە تەنیایی سەفرەکردن بە تەنیایی کەراهەتی هەیە و باش نییە فإن يد الله مع الجماعة پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تەئیدی خوایی کۆمەکی خوایی لەگەڵ کۆمەڵێکایە نەک بە تەنها بڕۆی إنما يأكل الذئب من الغنم القاصية گورگ ئەو مەڕە دەخوات کە جیاب بێتەوە لە ڕانەکە کە دوورکەوت بێتەوە بۆیە بەڕاستی بە تەنها چوون بە کێوەکان و بە دوورکەوتنەوە لە جەماعەت زیانی هەیە نزیکەوتنەوە لە ڕووبارەکان و ئاو بە بیانووی ماسیگرتن و مەلەکردن کارێکی نەشیاوە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة کاکە مەلە نازانی چەندین ماڵمان بینی سەرانەکەیان بوو بە شیوەن و خنکاندنی مناڵەکەیان وا فەرمێ بە دەستی خۆتان مەخەنە ناو ناڕەحەتیەوە لە کۆتاییدا دەڵێن مسڵمانەکان حکمت لە سەیران و لە بەهار و لە گەشت و سەیران بۆ عیبرەتە ئەوانەی کە کافر بوون بە پێغەمبەرانی خوا عەلەیهیم الصەلاة وەسسەلام چیان لێ هات پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ دای بەلای ئاسەواری قەومی لووطا کە بینی عیبرەتی وەرگرت بزانە بۆچی وایان لێ هات تۆ ئەچی بەم دەشت و بەم کێوانەدا ئومەتانی پێشوو کوان وسەکەنتم فی مەساکن الذین ظەلەموا ئێوە لە شوێنی ئەوانەی پێشوا بوون دانران ئەوانەی پێشوو کوان ئێوەمان خستە شوێنی ئەوان ئەوانە مخالفەی فەرمانی خۆیان کرد ستەمیان کرد بەبێ حەق قل سيروا في الأرض ثم انظروا كيف كان عاقبة المكذبين خوا فرمي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیان بڵێ بە زەویدا بگەڕێن بیرکەنەوە و تێفکرێن نەزەر بکەن عاقبەتی ئەوانەی کە باوەڕیان بە زیندووبوونەوە بەرنامەی خوا نەبوو چیان لێ هاو لەکوێن بۆ دیار نین ئەگە سیاحەت لەسەر ئەم شکڵە بێت دیاخوا پیرۆستان بێت پیرۆزی هەموو لایەک بێت ئەگەر گەشت و سەیران ئاوا بێت لەژێر ڕۆشنایی فەرموودەکانی خوا و پێغەمبەرا بێت صلی الله عليه وسلم سنەتەکانی خوا و پێغەمبەرت جێبەجێ کرد عەلەیهی الصەلاة وەسسەلام دوعای سەفەرت خوێند بە ناوی خواوە دەست پێ کرد چووە شوێنێکی بەرزەوە الله ئەکبەر بکە چووتە شوێنێکی نزمەوە بڵێ سبحان الله پێغەمبەر صلی الله عليه وسلم کە چوو بۆ دەشت و بۆ گەشت و سیاحەت و سەفەر بەسەر کێوەکان ئاستە کەوت الله ئەکبەری دەکرد ئەچووە خوارەوە بەرەو خوارەوە شیوەکان سبحان اللهی دەکرد ئەگە ئێمەش ئاوا بین بەڕاستی سیاحەتەکەمان ئەبێ بە عیبادەت نابێ بە شیوەن نابێ بە ناڕەحەتی و نابێ بە ناخۆشی نابێ بە ئازاردانی خەڵکی بەڕێزەکانم ئەمڕۆ شانزەی سێ و یادی کیمیابارانی هەڵەبجەیە من لەسەری ناڕۆم زۆر بەڵام تەنها ئەوە ئەڵێم ئەوانەی وایان کرد لە هەڵەبجە کوان لەکوێن کێ کیمیاوی دروست کرد هەڵەبجە بۆ کرایە ئامانج قەبری چ ئیمامێکی لێ بوو بۆچی هەڵەبجە وای لێ هات کیمیایی بۆچی وەشێنرا چ بەرنامەیەک ئەمە ئەنجامەدات داوا لە خوای گەورە دەکەم ئەوانەی ئەم میلەتەیان زەلیل کرد ئەوانەی ظڵم لەم میلەتە ئەکەن درۆ لەگەڵ ئەم میلەتە دەکەن ئەوانەی کە بە ناوی هەڵەبجەوە دۆڵەمەند بوون یا ڕەبی خوایە ئەوانەی هەڵەبجەیان وا لێ کرد چیان بەسەر هات ئەمانیش وا لێکە یا ڕەب العالەمین ئەوەی ستەم لەم میلەتە ئەکا ئەی چەوتێنێتەوە ڕەزیلی ئەکا زەلیلی ئەکا برسی ئەکا دروي لقل أكا أي توسينته ما في بيشيلكا يا رب العالمين لبرخات الاسم عظمي خود شيت كربواني كيمياويان كربا هلب جاواش كبماني يا رب العالمين وقال كل رزقار كي لنهامتي لبرسيتي لظلم وستم لتوسانوا
لبلاو نصيبك لقراني يا رب العالمين. خوايا پاشایەکی دینداری عادلی داد پەرەرمە بەبڕ یا رب العالمین. خوايا جارێکی تر کیمیایی نەبینین، ظلم و ستەم نەبینین، ئەنفال نەبینین. خوايا ڕەحممان پێ، خوايا لە گوناحمان خۆش بین، لە گوناحی باوک و دایکمان خۆش بین، لە گوناحی مردوەکانمان خۆش بین. خوايا شفای نەخۆشەکانمان بین، خوايا شفای نەخۆشەکانمان بین. يا ربي خوايا هر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوايا شفای بین. ئەو مسلمانەی ئەسیری هەیە خوای گیان ڕزگاری کەی. ئەو مسلمانەی لەم گەڕەکەدا عملیاتی دڵی بۆ کراوە و سنگی لەت کراوە خوا شیفای بین. خوا بەزەی بە حاڵە بێتەوە. ئەو ئافرەتەی نەخۆشە خوا شیفای بین. خوا شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بێ یا رب العالمین. خوا وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادی بپارێزی. یا ربی خوای ئیسلاحی حاڵمان کەی، دوعاکانمان گیرا بکەی. خوايا بەزەی بە حاڵمان ناگرتەوە، لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردوەکانمان خۆش بی. خوايا شفای نەخۆشەکانمان بی، خوا هیدایەتی گەنجەکانمان بی، پیرەکانمان عاقبەت خێر بی، ناڕەکانمان ساڵح کەی، وڵاتمان لە هەموو فیتنە و فەساد بپارێزی. یا ربی هەر کەسێک دڵسۆزی خاک خۆت موفقی کەی، ئەوەی خائینە خوايا بحرمەتی کەی. خوايا بە ئیسلامەتی بمانژێنێ، بە ئیسلامەتی بمانرێنێ. خوايا بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين. الحمد لله رب العالمين. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.